بەناوی خوای گەورە مێرەبان سوپاس بۆ ئامادەبوونی یەک بە یەکی هەموو لایەنە سیاسیەکان. شارەزار میلیاوانی من ئاگادار کۆبڕۆکەی ئێوە لەسەر و هەموو پارێزگایەکیش بەپێی هەموو عرف و عادەتێکی یاسایی دەبێ ئەنجومەنێکی پارێزگای هەبێ. بۆیە لە 16 سی 2007ەوە کتابی ڕسمی لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی ناوخۆ هاتووە بۆ ئەوەی پێکهاتنی لیژنەیەک بە ناوی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و بەهۆی ئەوەی کە چەندین دانیشتن کراوە ئەمڕۆ خۆشبەختانە توانرا لە کۆبوونەوەی ئەمڕۆی دوینەوە بە بەشداری سەرجەم لایەنە سیاسیەکان سەرجەم ڕەنگەکان لە ئەنجامی لەبوردنی خۆیان لە ئەنجامی عەتای خۆیان لە ئەنجامی ئەوەی کە هەڵەبجە شارێکە هەموو کورد و هەموو مرۆڤایەتی قەرزارەتی ئێمە پێویستیمان بە سرعاتی سیاسی و ململانێ و گرەی سیاسی نییە. بۆیە هەموو لایەنە سیاسیەکان ئەمڕۆ 2 2018 ڕێکەوتن لەسەر پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ئەمە مژدەیەکی خۆشە بۆ کاری ئیداری بۆ کاری یەکتیمی بۆ کاری بەڕێوەبەرایەتی پارێزگاکەمان. و تا ڕۆژی 5 مانگ کە کاتە پێنجشەممە واتە 5 2018 سەرجەم لایەنە سیاسیەکان نوێنەرایەتی خۆیان کاندیدەکانی خۆیان بەناو دەنێرن بۆ پارێزگای هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەش بەرزی دەکاتەوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران و کاری یاسایی و ئوسوڵی بە جێبەجێکرێ. و توانرا ئەمڕۆ کۆبوونەوەیەکی سەرکەوتوو کە درێژەی کۆبوونەوەکانی پێشوو بووە فراهم بکرێت و ئەنجامێکی ئیجابی هەبێ. سپاس بۆ خۆ سپاس بۆ ڕۆ لەسەر ئەنجومەنی پارێزگا قسەمان کردووە مهمەوە ئەنجومەنی پارێزگا تەشکیل بێ دوایی پشتی ئیداری ناحەیە قایمقامێتە قەزایە بەڕێوەبەرایەتی گشتیە چۆن ئەمڕۆ بە یەک دەست بە یەک تیم سەرجەم لایەنە سیاسیەکان وەکو برا هاتن دەنگیاندا بە پێکێنانی لیژنەکە بۆ تەوزیعی پشکەکانیش دوای لیژنەکە پێم وایە یەک تیم و یەک دەنگە بن.